سڵاوتان لەبێت. دوای پێشنیازەنیەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ پێکەنانی کابینەی تازاوەتی دانوستانکاری کێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کۆمەڵ ئیسلامی کۆ بۆ بڕیاریشە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یەکگرتوو شکۆ ببێتەوە. عەدنان موفتی ئەندامی وەفدی دانوستانکاری کێتی بە دەستگا ڕاگەیاندنەکانی حیزبەکەی ڕاگەیاندبوو بۆ تاوتۆکردنی پێکەنانی کابینەی هەشتەم سەردانێرە لە بزوتنەوەی گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ دەکەن و ڕاستەوخۆ بۆ چوونی یەکێتیان پێدەگەێنن. لە سنووری ناحی قەرەتەپە 6 بنکەی دەنگدان دەکەونە ژێردەستی گروپە چەکدارەکانەوە بەمەش مەترسی لە دەستچوونی دەنگی 6,000 دەنگدەر لەو ناوچانە دەکرێت. پەیامنێر یەنارتی ڕاییان لە سنووری ناحی قەرەتەپە گروپە چەکدارەکانی سەربەڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش دەستیان گرتووە بەسەر 6 بنکەی دەنگدان کە نزیکەی 17 گوندی لەسرە. ئاشکراشی کرد ئەم 6 بنکەیە نزیکەی 6,000 دەنگدەر لەخۆ دەگرێت. وەزارەتی دارایی عێراقی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئەمڕۆ موچەی کارمەندانی 7 دەستە دابەشەکرێت. ماڵپەڕی فەرمی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە ئەمڕۆ پێنجشەممە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان موچەی کارمەندانی دەستەکانی مافی مرۆڤ و ژینگە و دیوانی دارایی و دەستەی دەستپاکی دابەش دەکات. ژمارێک لە کەسوکاری زیندانیەکانی دۆسیەی پارێزگای سلێمانی لە بەردەم دادگای سلێمانی خۆپشاندانیان ئەنجامدا و داوایان کرد ئەو سێ گیراوەش بەر لێبوردن بکەون و ئازادکرێن کە لەسەر ئەو دۆسەیە حکم دراون. ئەو سێ فەرمانبەرە بۆ 6 ساڵ دەچێت لەسەر دۆسیەکە حکم دراون. کەسوکاری ئەو زیندانیان ئاماژەیان بۆەوە کردووە ئەو گیراوانەش لەسەر هەمان دۆسیی پارێزگاری پێشووی سلێمانی گیراون و داوا دەکەن ئەوانیش بەر ئەو لێبوردنە بکەون کە پارێزگاری پێشووی سلێمانی پێی ئازاد کراوە. ئەو دادوەرەی کە یەکەم جار دۆسەی تیرۆرکردنی کاوەگەرمیانی بینی دەڵێت گواستنەوەی ئەو لە گەرمیانەوە بۆ سلێمانی پەیوەندی بە دۆسیەی تیرۆرکردنی کاوەگەرمیانیەوە نییە. حاکم حسێن مەحادین دادوەری پێشووی ئاسایشی کەلار یەکەم دادوەر بوو کە دۆسیەی تیرۆرکردنی کاوەگەرمیانی چووە بەردەستی و بینی بەڵام پاش ماوەیە گواسترایەوە بۆ شاری سلێمانی. حاکم حسێن لە ڕوونکردنەوەیەکدا نووسراوە کە کۆپیەکی دەست NRT کەوتۆ دەڵێت گواستنەوەی ڕاژەکەی لە گەرمیانەوە بۆ سلێمانی لەسەر داوای خۆی بووە. نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق جارێکی تر ڕەشەی یەکلایکردنەوەی قەیرانی شاری فەلوجەی کرد بەم زوانە و ڕایگەیانە حکوومەت ئەنگاوی گرنگی ناوە بۆ یەکلایکردنەوەی کێشەی بڕینی ئاو ڕایگەیان ڕێگەنادەن وڵاتیان لە توێنێتیدا بمرن. لە وتاری هەفتانەی خۆیدا سەرۆکوەزیرانی عێراق ئاماژەی بۆ کرد ڕێکخراوی قاعیدەوە و پەیمانەکانی لە داعش و باسیەکان تاوانێکی قێزەونیان ئەنجام داوە دەرەق باگەلی عێراق ئەویش لە ڕێگەی تینوکردنی خەڵکەوە. حکوومەتی ئێران و عێراق لەسەر پرسی ڕادەستکردنەوەی تاوانباران ڕێککەوتن و جەختیان لەسەر جێبەجێکنی ڕێککەوتنە چوار خاڵێکی نێوانیان کردەوە. ماڵپەڕی فەرمی وەزارەتی دادی عێراقی بورن وەزارەتی دادی ئێرانی بڵاوی کردەوە لە کۆبنەوەی نێوان مستەفا پور محەممەدی وەزارەتی دادی عێراق و نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق دوو لایەن ڕێککەوتون لەسەر ڕادەستکردنەوەی تاوانباران و جەختیان لەسەر جێبەجێکردنی ڕێککەوتنامە چوار خاڵەکەی نێوانیان کردوەتەوە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بێت.